سڵاتان لێبێ بینەرانی تەندروستی دیمەن، دکتۆرە ماریا ئەمڕۆ لەگەڵتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری تەندروستی دیمەن. تەوەری ئەمڕۆم لەسەر گورچیلە و شۆردنی گورچیلەیە. بەدمیوەداری دکتۆرە تاهانی شاکر هادی تەوەری ئەمڕۆمان تاوتوێکەین. پاش ناوەبڕێک بۆ ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو دکتۆرە بەخێر بێ. دکتۆرە باسی گورچیلە زۆر باوە لە ناو خەڵکە کە گورچی لە ئازاری زۆرە و نەخۆشی زۆرە. ئەمانێ لە سەرەتایە بەو پرسیارە دەست پێ بکەین گورچی لە چیە و فەرمانی چییە؟ گورچیلەکانی بریتە لە جووتی ئەندام کەوێ لە بەشی خوارەوەی پشتی مرۆڤ. ئەندامەکانی کارکردنی گورچیلە و کارەکانی زۆرە و هەمویان گرنگە. یەکی لە کارەکانی سەرەکی گورچیلە ئەوەی بوو فلتەر و پاکردنی خوێن لە مادەی ژەهراویەکان کە دروست دەبێت لە ناو جستەی مرۆڤ. هەروەها کۆنتڕۆڵ و ڕێخستنی ڕێژەی ئاو و کانزەخان لە ناو جستەی مرۆڤ. کاری تر بوو گورچیلەکانی کە کۆنتڕۆڵکردنی فشاری خوێن و دروستکردنی هەرمۆنات کە ئەوانە کە گرنگە بوو ئیشکردنی ئەندامەکانی تر وەکو ئەریترۆپۆیتین کە ئەوە گرنگە بوو دروستکردنی خوڕە سوورەکان و خوێن. ئەوە هۆرمۆنە؟ هەرمۆنە بەڵێ. کاری تر بوو گورچیلە بوو چالاکردنی ڤیتامین دی کە ئەوە گرنگە بوو بەرزبوونی ڕێژەی کالسیۆم ئەوە دروستکردنی سقان و ئیشکردنی ڕێخستنی ڕێژەی کالسیۆم لە گورچیلەکانە ئەکرێ بۆ ناو خوێن و خۆی چالاکردنی ڤیتامین دی کە ئەوە گرنگە یەکی لە شتەکانی کە گرنگە بوو دروستکردنی و کۆنتڕۆڵکردنی ڕێژەی کالسیۆم. واتە گورچیلە ڤیتامین دی ئەکتیڤەکە چالاکەکە لە ناو جسمە بۆ ئەوەی کە کالسیۆم بەرز بێتەوە لە ڕێژێکی تایبەتە و کۆنتڕۆڵە با بەرز کەم نابێ بەرز بێ و نابێ کەم بێ هەر بە ڕێژێکی تایبەتە ئەوە کە گرنگە بوو دروستکردنی سقان و ئیشکردنی ماسوولەکان. کاتە گورچیلە کارێکی زۆر گەوری هەیە لە ناو جەستەیە. دکتۆرە چۆن پارێزگاری لە گورچیلەکانمان بکەین؟ یعنی پێش ئەوەی نەخۆش بکەوێ ئێمە چۆن بیپارێزین؟ طبعا پارێزکردنی گورچیلە و تەندروستی گورچیلە زۆر گرنگە. هەمووی کەس ئەبێ ئەگای لەو خاڵک چەند خاڵکی هەیە زۆر گرنگە وەکو ژیانێکی تەندروست و چالاک بێ و شێوازی خواردنەکە بێ خواردنێکی تەندروست و فرێش فود و ڕێژەی سۆدیۆمی کەمی تێدایە. واتە خوێی کەم تیابێت چێشتەکان ئەکید. خاڵکی زۆر گرنگە بوو تەندروستی گورچیلە ئەوەی کە خواردنی ئاو و شلەمەنی بەڕێژێکی بەلای کەمەوە هەر کەسێکی 2 بۆ 3 لتر ئاو ئەبێ بخواتەوە بەڕۆژێک. ئەو ڕێژە ئەبێ زیاد بکرێت کاتی حاڵاتێکی وشکبوونی لەش وەکو عراقێکی زۆرە جەوێکی کە گەرمە بێ یا توشبوونی سکچوون و ڕەشانەوە ئەو کاتە ئەبێ ئاو خواردنەکەی زیاد بێ با گورچیلەکانی وشک نابێتەوە. واتە لەو کاتێکی ئاسایی کە کەسێک وشک بوونەوەی توش نەبوو بێ کەسێکی ئاسایی پێویستی بە 2 بۆ 3 لیتر ئاوە ڕۆژانە بخواتەوە. بەڵام لە کاتێکە نەخۆش ئەکەوێ ئەم کەسە پێویستەکەم ڕێژەی زیاد بکرێت. دکتۆرە زۆر پێمان لە نەخۆشی سزبوونی گورچیلە ئەبێ. ئەم سزبوونی گورچیلەیە چییە؟ سسبوونی گورچیلە حاڵەتێکی تەندروست کە هەردوو گورچیلەکان ئیش ناکەن کاری خۆیان ئیش ناکەن. سسبوونی گورچیلە 2 جۆری ڕئیسیمان هەیە. سسبوونی کتوپەر هەیە لە حاڵەتێکی گورچیلەکانی لەپڕ ئیش ناکات ماوەیەکی چەند ڕۆژێک چەند ساعاتێک یا چەند ڕۆژێکیش هۆیەکانی زۆرە بۆ ئەو سسبوونی کتوپەر وەکو هەر حاڵەتێکی کەمبوونی خوێن سۆرانەوەی خوێن لە ناو گورچیلەکە یا هەر حاڵەتێکی ڕاستەوخۆ علاقە بە گورچیلەکانی یا علاقە بە ڕێگەی میزکردنە یعنی ڕێگە گیرانی میزکردنەکە وەکو بەرد یا ئەو کەسانە کە بە تەمەنن و پرۆستاتیان هەیە ئەو کاتە گورچیلەکەی لەپڕ ئەوەستێت بەس ئەو چارەسەرکی ئەگەر کراوە چارەسەرێکی گونجاوە بە کاتێکی گونجاوە گورچیلەکەی ئەگەڕێتەوە بوو حاڵەتێکی ئاسای خۆی یا نزیکی ئاسایی خۆی باشە. ئەمە سسبوونی کتوپەر. سسبوونیکی تر هەیە سسبوونی درێژخایینی هەیە. ئەو حاڵەتە گورچیلەکانی ئیش ناکە بوو ماوەیەکی چەند مانگێک یا چەند ساڵ کوردە وردە گورچیلەکەی
ئیش ناکات. هۆیەکانی زۆرە ئەوە وەکو کۆنتترۆل کرد نەخۆشەکانی کە شەکرەیان هەیە 10 ساڵ زیاترش لە 10 ساڵش هۆکارەکانی گورچیلە و تەکەیوساتی لە گورچیلەکانی بەکارهێنانی دەرمانێکی بەرەژێکی زۆرە بۆ ماوەیەکی زۆرە و بەرەژێکی زۆرە و لە ژێر چاودێر دکتۆر ناکەن ئەو کەسانە کە زۆر بەکارهێن بە تایبەتی دەرمانێکی ئازارشکێن لەو حاڵەتە گورچیلەکانی سستە بێ ئەوەی سسبوونی درێژخاینی گورچیلە درێژخانی گورچیلە. دکتۆرە باسی غەسلی گورچیلە ئەکرێ زۆر غەسلی گورچیلە بۆ چ نەخۆشیەک ئەنجامەدەیان تۆ لە چ کاتێکا کە ئەم نەخۆشیە ئەم نەخۆشەکەیتە بەردەست چه نەخۆشیەکی هەبێت تۆ عنی با بڵین پێشنیاریەوەکە کە غەسلی گورچیلەی بۆ بکرێ. غەسلی گورچیلە شۆردنی گورچیلە خۆی بوو ئەو کەسانە کە سسبوونی گورچیلە درێژخاینی هەیە کە ئەو طبعا خۆی سسبوونی درێژخاینی گورچیلە 5 قۆناغێکی هەیە لە مەرحەلەی 1 بوو 5 کە نەخۆشەکە گاشتووە بوو مەرحەلەی 5 ئەو کاتە ئەبێت چارەسەرەکەی طبعا بەداخەوە خۆی گورچیلەی درێژخاینی چارەسەر نییە یعنی عیلاجێکی تایبەت بوو ئەو گورچیلەکانی نییە گورچیلەکانی ناگەڕێتەوە ناگەڕێتەوە ئاسایی بەڵێ هەر ناگەڕێتەوە بۆ ئیش بەس ئەو چارەسەر کە بکرێتەوە لە سەرەتای ئەبێت کەمبوونی نیشانەکانی سسبوونی گورچیلە وەکو نیشانەکانی طبعا زۆرە بەس علاقە بە گورچیلەکانی نییە ینی نیشانەکانی تایبەتمەندی بە گورچیلەکانی نییە کە سسبوونی درێژخاین نەڵێم تایبەتمەندی بە گورچیلەکانی نییە ینی وەکو ئازار یا میز چرکە میزەکەی و کزانەوەی میزی نییە نیشانەکانی کە سسبوونی درێژخاینی ئەو علاقە بە کارکردنی گورچیلە وەکو هەناسەی تونبوونی هەیە بێهێزبوون نەخۆشەکە هەست بە ئاوسانی دەست و قاچی و دەم و چاوی ئاوسابێ بێهێزبوونە کاتەوە اشتیهای بۆ خواردن نامێنێ لەو حاڵەتە ئەچی بوو فەحسی خوێنیا فەحسکی میزی ئاسایی لەو کاتە دەرەچێ سسبوونی درێژخاینی هەیە لە سەرەتای چارەسەرەکەی بەس لای دکتۆر بەس بوو کەمکردنەوەی نیشانەکانی و بە ڕاگررتنی زیادکردنی نەخۆش ناکاتەوە ینی بە بپارێزین ئەو مەرحەڵەی سسبوونەکەی با خراپتر نابێ گورچیلەکە کاتێکە گورچیلەکان سستە بێ ئەو پاژماوە خۆراکیانەی کە ئەبێ فلتەر بکرێ فلتەر ناکرێت لە ناو جەستەیە لەبەرەوە کارەکاتە سەر ئەندامەکانی تری جەستەی وەک لەوەی گورچیلەکە خۆی ئازاری هەبێ و ناڕەحەت بێ یعنی نیشانەکانی سزبوونی درێژخایەن لە ئەندامەکانی ترا دەرئەکەەکانی علاقە بە کارکردنی گورچیلە نەک بە گورچیلەکان بەڵام سزبوونی کتۆپەر ئازار لە گورچیلەکانە دروست ئەبێ حاڵەتێکی جیاواز بەبێ سببەکە بەبێ هەوەیکە بەبێ هۆی و یەکسەر سستە بێ ینی هەر ئازار جاران نەخۆش کەس میزکردنەکەی کەمە بێتەوە یا هەر ڕەشانەوەکی زۆرە بەس لە پر حاڵەتێکی لە کتوپەرە یعنی هادە دیارە بێ بەس ئەوەی تر بوو سسبوونی درێژخاین بوو وردە وردە ینی بە ماوەیەکی چەند مانگێک لەبەر ئەوەیە نەخۆشەکە هەست بە ئازاری وشت هەست بە ئازار ناکە لەبەری بە شێوەیەکی درێژخان و بە هێواشی چارەسەرەکەی لە سەرەتای نەخۆشەکە عادەتەن ئەچی بۆ دکتۆر بوو دەرمان و گۆرینی شێوازی خواردن و ژیانی خۆی ئەبێ پاریزی خواردن و ئاو و دەرمانەکانی و کۆنتترۆلی بە تایبەتی بۆ ئەو کەسانە کە زەخت و شەکرەیان هەیە ئەبێ کۆنتترۆلی شەکرە و زەخت و متابعە بەردەوام زوو بەردەوام پشکنینی گورچیلە ئەوش بە پێ ڕێنمای دکتۆرە دکتۆرە کاتێکە کەسێک سزبوونی کتۆپڕ لی ئەیات لە ماوەی چەندێکە ئەکرێت ئەم گورچیلەیە ڕزگار بکرێ یعنی کاتەکەی بۆ نمونە کەسەکە خۆی کاتێکی کە چەند زووتر دەست پێکە بە عیلاج باشترە بوو گورچیلەکانی هەر یەکسەر طبعا خۆی نەخۆشەکە یەکسەر وەزعەکەی تێکەچیە بوو نمونەی مەثەن حاڵەتێکی خوێنی بەربوون یا تووشی سەکچوون و ڕەشانەوەی زۆر ئەبێ زووە چی بوو خەستەخانە با عیلاج و چارەسەر بکرێتەوە بە گورچیلەکەی ئەگەڕێتەوە بۆ ئیش دکتۆرە شۆردنی گورچیلە ئەمە چییە؟ چی لە گورچیلەکان شۆردنی گورچیلە بریتە لە پاکردن و فلتەری خوێن لە مادەی ژەهراویەکان یعنی خۆی شۆردنی گورچیلە یعنی گورچیلە شۆردن ناکاتەوە گورچیلە خۆی خوێن ناشوات بەڵێ ئەو کاتە لە حاڵەتێکی مەثەلەن کە گورچیلە ئیش ناکاتە ئێمە ئەو ئیشکردنی گورچیلە ئێمە بۆ یەکەی لە
یا لە دەرەوەیە بەرێگەی شۆردنی گورچیلە بەڵێ شۆردنی گورچیلە طبعا دوو جۆرێکی هەیە جۆرێکی ئەوەی پریتۆنیل ئەڵێن لە ڕێگای سکی نەخۆش یا لە ڕێگای خوێنەکەی بە ئامێرێکی تایبەت هەیە واتە دوو جۆرەکە یەکێکیان لە ڕێگەی پێستی نەخۆشەکە سکی نەخۆش سکی پردەی لە ناو نەخۆشەکە ئاوێکی تایبەت بەڕێژێکی تایبەت نێرن لە ناو سکی نەخۆشەکە لەگەڵ بە پەردەی سکی نەخۆشەکە فلتەرەکاتەوە ئاوەکەش دەرەکەن بوو دەرەوە طبعا بەڕێژێکی تایبەتی و بە کاتێکی تایبەت واتە ئێمە سۆندێک دانین بۆ ناو سکی نەخۆشەکە سۆندێکی بچوو باریکدانی دەرمانێکە کرێتە ناو سکی نەخۆشەکە لە ناو سکی نەخۆشەکە فلتەرەکاتەوە لەگەڵ پەردەی سکی و دوای ئەوە ئەگەڕێتەوە دەرەوە جۆری دووەم ئەوە کە ئێمە ستا لە سلێمانی زۆر بەکاری ئەوەی شۆردنی گورچیلە لە ڕێگای خوێنەوە بە ئامێرێکی تایبەت لەو حاڵەتە نەخۆشەکە ئەبەسرێ بە سۆندە خێرەتەوە لە ناو بۆری خوێنەکە ئەو خوێنەکەیەتەوە بوو دەرەوە ئەچی بوو فلتەر لە ناو جیهازەکەی فلتەرەکاتەوە پاکێکاتەوە ئەگەڕێتەوە بوو لەشی واتە دوو سۆندا بەسرێ لە نەخۆشەکە ئەچێتە ناو جیهاز سەر هەر لە هەمان کات یەکێکیان هەر سەحبی خوێنەکە و دانێکی تر بۆ گەڕانەوەی خوێنەکە طبعا کاتی شۆردنی ئەوەی کە غەسلی خوێن ئێمە پێڵێن ئەوەی لەبەر ئەوەیە ئەو فلتەرە ئیشەکە وەکو کارکردنی گورچیلەکان لەبەر ئەوەیە نووسراوە بە گورچیلەی دەستکرد ئیشەکەی وەکو ئیشکردنی گورچیلە هەر هەمان ئەمە چارەسەری بوو گورچیلە نییە چارەسەر نییە کاتە بێ زوو نەخۆشەکە شۆردنی گورچیلە ئەنجام عادەتەن هەم زۆربەی سنتەرەکان 2 بۆ 3 جەلسە لە هەفتەیەکی 2 بۆ 3 جار چی بوو نەخۆشەکە چی بوو خەستەخانە و شۆردنی گورچیلەوە گەڕێتەوە هەر جەلسێکی بوو ماوەی 3 بۆ 4 ساعات بەبێ وەزعی نەخۆش بەبێ پویستی بنخۆشەوە بە ڕێنمایی دکتۆرەکان خۆیان یعنی هەر نەخۆشێک کە مشکلەی گورچیلەی هەبێ و پێویستی بە شۆردنی گورچیلە بە پێویستەکە هەفتەی 3 بۆ 4 جار شۆردنی گورچیلەی بۆ ئەنجام بدرێت 2 بۆ 3 جار شۆردنی گورچیلەی بۆ ئەنجام بدرێت و هەر جارێکیش 2 بۆ 3 ساعت 3 بۆ 4 ساعت کاتێکی زۆر زۆرە آخر نەخۆشەکە هەر کاتی غەسلەکەی خۆی وایە کاتەکەی 3 بۆ 4 ساعتی زۆرە بەس نەخۆش بەعزە نەخۆش ئەخەون کاتی غەسل یا نانەخۆین مۆبایل سەیری مۆبایلەکەن یا ئازار وشتی هەست پێ ئازاری ناکەین هەر بەس پاکیکەنەوە ئەگەڕێتەوە هیچ مشکلەیەکی نییە ئازاری نابێت ئەکرێ غەسلی گورچیلە لە ماڵ و ئەنجام بدرێ غەسلێکی ئەوەی کە پریتۆنیل ئەڵێن ئەوە لە ڕێگای حاڵاتێکی هەیە لە ماڵەوە ئەتوانێت بەس ئەوەی تر نا چونکە ئامێرێکی تایبەت هەیە بەس لە خەستەخانەکان دکتۆرە بە پێی پێویست لە وڵاتی ئەمە بە پێی پێویست ئەنجامدانی شۆردنی گورچیلە ئەنجام ئەدرێ یعنی ئەو نەسەنتەری هەمی سنتەرەکانی لە کوردستان ینی هەمویان دکتۆرەکان سەرپەرشتی بۆ سنتەرانە و بەبێ پویستی نەخۆش و بەبێ پشکنینی گورچیلەکانی ئێمە چارەسەر ئەوەی بۆ غەسلەکەی عیلاجەکەی بۆ یەکەین دکتۆر ئەمە گوێمان لە چاندنی گورچیلە بووە چاندنی گورچیلە ئەکرێت چارەسەری کۆتایی بێ بۆ نەخۆشەکانی گورچیلە بۆچی پێشەوەی ینی قەرار بین یەکسەر چاندنی گورچیلەی بۆ بکەین شۆردنی گورچیلەی بۆ خۆی شەرت نییە ئەو حاڵەتە شەرت نییە دەخۆشێکی کە سست گورچیلەی درێژخایینی هەیە ئەو کاتە چارەسەرەکەی نییە هەر یا ئەبێ غەسلەکە بەردەوام لە ژێر غەسلەکە یا ئەگەر وەزعکی مەثەڵەن نەخۆشکی گونجاوە پشکنینی بۆ یەکەین ئەگەر وەزعەکەی گونجاوە تەمەنەکەی گونجاوە ئەتوانین چاندنی گورچیلە بۆ یەکەین ینی حتا ینی غەسل ناوی غەسلکەش ناکە ینی چاندنی گورچیلە پێویستی بە کاتی زیاتر هەتاکو گورچیلەی دەسەکە کەسەکە طبعاً خۆی چونکە فەحسکی پشکنینی زۆرەوێ و عملیاتەکەی حاضرکردنی زۆرە بەعزی نەخۆش پویستە بە عیلاج وشتی پێش عملیاتەکەی اینجا چاندنی ئەەکە دکتۆرە ئەکرێت کەسێک بۆ منە شۆردنی گورچیلە ئەنجام بات وەکو کەسێکی ئاسایی ژیانی ڕۆژانی بەڕێ بکات طبعاً خۆی شۆردنی گورچیلە یارمەتی نەخۆش بە نیشانەکانی سسبوونی گورچیلە کەم مەکاتەوە ژیانەکەی درێژەکاتەوە ئەتوانی چالاکی ژیانەکەی هەمووی ئەکاتەوە یعنی
هیچ مشکلەی پێویستی بەجیاکردنەوە نیە لە لە کەسانی چواردەوەرە اعتیادیە نەخۆشکێتەوە غەسلەکە وەرواتەوە هەر بە ژیانی خۆی تێکەڵکردن بۆ لەگەڵ خەڵک و شتی اعتیادیە هیچ کێشەی نییە. دکتۆرە لایەنی دەرونی و نەخۆشانەی غەسلی گورچیلەی بۆ ئەکرێ چیان لێ بەسەرەوەی مشکلەکەی بەس لەگەڵ نەخۆشەکە نییە لەگەڵ نەخۆشەکە و کەس و کاری نەخۆشەکە چونکە ئەوە یعنی پویستە بە دەرمانێکی تایبەت شێوازی خواردنەکەی بێ تایبەت بێ یعنی ئەوە کە مەتەلە ڕێژەی خۆی زۆر نابێت لەگەڵ خواردنەکەی شلەمەنیک ئەبێ نابێ چونکە ئەوانە کە گورچیلەکانی سستە لە مەرحەلەی لە کۆتاییەکە میزکردنەکەی کەمە بێتەوە هەر بەعزە نەخۆش شەر میز ناکاتەوە ئەبێ ئەگای لە ڕێژەی خواردنی ئاوەکەش ئەبێ کەمەکاتەوە ئەبێ کە ئاو خواردنەکەی کەمە بێتەوە ینی ئەو کەم بخواتەوە ئەبێ کە نەخۆشکێک کە گورچیلەکانی سستە و لەژێر غەسلە ئەبێ ئاو بەبێ میزەکەی بەبێ چەند میزەکە ئێمە پێڵێن بە نەخۆشەکە چەند میزەکە ئاوکە ئەبێ ینی چەندێک میز ئەکات ئەبێت ئەس لەو حاڵەتەکە ئەبێ جیاوازە مەثەڵەن بعضی نەخۆش کە گورچیلەکانی سستە و لەژێر غەسلە تووشی سەکچوون و ڕەشانە ئەو پێویستە هەر بە ئاوکی زیاتر لەبەر ئاوی زیاتری لێ بەس ئەبێ ئاگای لە ڕێژەی ئاوشلەمەنی بە ئاوەکەی لەسەر سیەکانی خۆی نابێتەوە و دوای هەناسەی تونگ بێت یعنی ئەگەر ئەو زۆر بخواتەوە لەسەر سیەکانی کۆ بێتەوە طبعاً ئەکید و دوای ئەوە هەناسەی تونگ بێ و بێهێزبوونەکە زیاترش و ئاو ساوکی بازن خۆشیتەوە هەر ئاو ساڵی قاچ و دەستیاوان هەر ئاو بەبوونی دکتۆرە کاتێک کەسێک شۆرنی گورچی لە ئەنجامیان لەگەڵیشە دەرمان بەکار ئەهێنێت ینی ئەوێ دەرمانی تایبەتی هەبێت بەڵێ کالیسیۆمەکە وەکو کە پێم وت ینی ئێشکردنی گورچیلەکانی کارەکانی زۆر زۆرە و زۆر گرنگە ئێمە محاوڵەیکەن لە کاتی غەسلەکەش ئەو کارانە بۆ یەکەین وەکو مەثەلەن ئەوەی کە بوو خوێنەکەی بوو کالیسیۆمەکەی کۆنتترۆلکردنی ئەو کانزەخانی ئەوەی کە لە جستی مرۆڤەکە ئەوەی تۆزکی کە ڕێک نابێتەوە کاتی گورچیلەکانی سستە ئێمە محاولێکن کاتی غەسلەکەش متابعی بۆ یەکەین پشکینینی مانگانە بۆ یەکەین بوو نەخۆشەکان ئێتەوە نەخۆش فەحسێکی بۆ یەکەین ینی گورچیلەکانی چۆنە غەسلەکەش باشە باش نییە کانزەکانی چۆنە خوێ سۆدیۆم پوتاسیۆم ئەوانە هەمووی ئەبێ متابعی بۆکە ڕێژێ خوێنەکە شەر زەرورە ئەبێ متابعی واتە لەو کاتێکە کەسەکە شۆرنی گورچیلەی بۆ ئەنجام ئەدرێ پێویستە کات ڤیتامینەکان و کانزەکان بە حەب وەربگرێ وایە بەبێ پویست ناڵێن بەبێ متابعی پێویستی کەسەکان دکتۆرە لە خواردنە ئەبێ بە هەموو نوع خوێ لە خواردنەکانیانە لا ببرێت باشترە نەک بەس بوو علاقە بە ئاو خواردن چونکە کە خوێ نەخۆشکە دوای تونێ بێ پویستە بە ئاو زیاترش ئەخواتەوە زەختەکەی بەر زۆربەی نەخۆشەکان کە غەسلەکەن فشاری خوێنیان هەیە و زەختەکانی بەرزە بێ خوێنەکەی خوێ کەم لە کات لەگەڵ خواردنگە بێت لەبەرەوەی خوێ جگەلەوەی کە لەسەر گورچیلە ئەنیشێت خۆشی کەسەکە خوێ ئەنی ئەو ڕائکێشێت پێویستە کەسەکە ئەو زیاتر بخۆڵ لەبەرەوە بێت لە خوێ دوور بن ئەو کەسانە پرۆتینات بەعام ئەوانش هەر ئەبێ کەمی کاتەوە بەس یعنی بەڕێژێکی تایبەت بەبێ وەزنی نەخۆش و بەبێ فەحسەکانی دکتۆرە مازانین چاندنی گورچیلە پارێکی زۆری ئەوێ نرخێکی گرانی هەیە شۆرنی گورچیلە کە ئەکرێت ئەبێت هەموو ئەنی هەفتی دو سێ جار ئەنجام بدرێ نرخەکەی ئەو نەگرانە کەسێکی ئاسایی بتوانێت بخوا هەر ینی غەسلی گورچیلە لە سنتەرەکانی حکومی هەیە نەخۆشکێتەوە فری بەبێ پارە بەبێ غەسل بۆیکە و ئەواتەوە بەس بازی دەرمانێکش هەر محاولەیەکەن ینی هەر لە ناو خەستەخانەش هەیە دکتۆرە چاندنی گورچیلە ئەگەر بێنە سەر چاندنی گورچیلە بالەوە دەست پێ بکەین کەسێک گورچیلەی سست بووە پێویستی بە چاندنی گورچیلە هەیە بەڵام هێشتا کەسێکی دەست نەکەوتووە بۆ نمونە گورچیلەکەی گونجاو بێ بۆ خۆی ئەبێ لەم کاتەیە هەتاوەکو ئەم گورچیلەی دەست ئەکەوێت ئەبێ چی بکات طبعا خۆی کە نەخۆشەکە پویستە بە چاندنی گورچیلەی معنا گورچیلەکانی سستە و باش ناکەن ئێمە چارەسەر بۆ یەکەین بەبێ ڕێژەی ئیشکردنی گورچیلە چارەسەر بۆ یەکەین بە گورچیلەکانی نەخۆشەکە زیاد نابێتەوە خراپتر نابێت گورچیلەکانی و نیشانەکانی کەمە بێتەوە محاولەیکەن هەر لەو مەرحەلەی نەخۆشەکە بپارێزێ باشە ئەگەر حتا نەخۆشێکی خۆبەخشە دۆزیتەوە دەستەکەوێ و دەست پێ کرد بە ئجراعاتی ئەوەی چاندنی گورچیلە طبعا خۆی پشکینینێکی زۆرە و
فحوصات ولجنة قانونيشمان هي لروي قانونيش وطبيش هي أبي أوانا كحاضر أبي أشيبو عمليات أبي أو ببارزة حالتك هي نخوشك لبر وضعكي تيكتشي بيش عمليات بيش عندني أو كاتب ويستبى غسل قرشيلة وشوردني قرشيلة إنجا حتى غسل زرع عندني واتا بيجو چاندنی گورچیلەکە ئەنجام بدرێ ئەبێت وەزعیت نەخۆشەکە ڕابگیرێت کە خراپتر نەبێ. دکتۆرە پرسیارێک هات بە مەشکمان لە چه حاڵەتێکە کە سزبوونی گورچیلەکە ببێتە ڕێژەی چەند یعنی سبوون منە لە سایە 10 بێ لە سایە 15 بێ لە سایە 20 بێ تۆ قەرار ئەیکە غەسلی بۆ بکرێ و لە چ کاتێکە قەرارێکە خۆی قوناغەکانی ئەوەی سسبوونی درێژخانی 5 قوناغ لە 1 بوو تا 5 لە کەگەشتەوە بوو مەرحەلەی 5 ئەوەی قوناغی 5 ئەوەی ڕێژەی ئیشکردنی گورچیلە 15 کەمترش 15 کەمترە لەو حاڵەتە نەخۆشەکە بەبێ نەخۆش بەبێ وەزعی نەخۆشەکە بازی نەخۆشیێتەوە فەحسەکانی زۆر بەرزە یەکسەرە بێ دەست بێکم بە غەسل یا چاندنی گورچیلە یا نیشانەکانی زۆر قورسە وەکو هەناسەیتون بوونی زۆرە یا بێهێزبوونەکەی زۆرە ڕەشانەوە اشتیهایی نییە ئەبێ ئەو لەو حاڵەتە ئەبێ دەست پێکەم بە چارەسەرێکی کۆتایی سەرەکی چارەکانی هەر وەکو کە باسم کردووە یا غەسل یا زەرعی گورچ. دکتۆرە ئەو کەسانی کە بێ چاندنی گورچیلیان بۆ بکرێت مەناعیاندا ئەبەزێت ینی مەناعەکانیان چۆنە لەشیان خۆی کاتی عملیات و دوای عملیات لە هەر لە ڕۆژی عملیاتەکەی ئێمە دەست پێکەین بە دەرمانێکی تۆزێکی قورسە بوو مەناعەکەی کەمە بێتەوە بە ڕەفز ناکاتەوە گورچیلەکانی بە ئەو گورچیلەکەی کە تازە ڕەفز ناکاتەوە بە حتا ئیشەکە لەشی چونکە خۆی شتێکی جسمێکی هەر زەرع چاندنێکن لە ناو جستی نەخۆشەکە کە گورچیلەکانی سستە لە نەخۆشێکی بەخشەرەکەی ئەدۆزیتەوە بەبێ فەحص و مطابقی خوێن و ئەنسجە و ئەوانە کە باش بوو هەمویان باشە ئەو کاتە دەست پێکردن بە عملیاتەکەی گەورەیە کاتی یان پێش عملیاتەکەی بە 1-2 ڕۆژ دوای عملیاتەکەی ئەبێ دەست پێکەم بە عیلاجێکی ئەوەی بوو مەناعەکەی دابەزیەوە طبعا وردەوردە مەناعەکەی زیاترە بێ دوای عملیاتەکەی حتا گورچیلەکەی ئەکەوی بۆ ئیش و ئیشەکە و ڕەفزی نییە و مەناعەکەی باشە وردەوردە مەناعەکەی بەرزە بێتەوە. دکتۆرە ڕێژەی ئەو مەناعە ئەهێنرێتە چەند واتە ماڵی ئێمە حسابیکەن وەکو سفر بێ یعنی نەخۆشەکە لەبەر ئەوەیە پێیانڵێ وەکو عەزل ئەبێ بەتەنیا بێ یەک مرافقی لەگەڵا بێ حتا مانگ بوو 3 مانگ ئەبێ بەتەنیا بێ لە ژوورێکی تایبەت یا لە دوای عملیات پێش عملیات ناپویست ناکە یان پێش عملیات بەس حاضر کرد بعضی نەخۆش ئەوانە کە بەتەمەنن لەوانەیە پێویستە بە قەستەڕەی دڵ یا زۆربەی ئەوانە نەخۆشەکان کە بەتەمەنن نەخۆشی دڵ و شەکرە و فشاری خوێنیان هەیە پێویستە بە مەثەڵەن قەستەڕەی دڵ یا کۆنتڕۆڵکردنی خوێن فشاری خوێنەکەی و شەکرەکەی و دوای ئەوە زەرعکردی دوای زەرعەکە ئەبێ نەخۆشەکە یەکەم هەفتە بوو دەڕۆژ لە خەستەخانە بێ طبعا بەبێ وەزعی نەخۆش بەبێ ئیشکردنی گورچیلەکە کە تازە زەرعی ئەمنێتەوە لە ناو خەستەخانە لە ژێر چاودێری هەر متابعەتی چاودێری وەرد بێ باشە هەمووی ڕۆژ فەحص و پشکنینی بۆ یەکەین دوایەوە چی بوو ماڵەوە لە ماڵەوەش هەر پێڵە بە نەخۆشەکەش یعنی بە ژوورێکی بەتەنیا ژوورێکی پاک و خاوین بەتەنایە یەک مرافقی لەگەڵا بێ نابێت تێکەڵکردن بە کەس وشتی ئەوە قەدەغەیە من دکتۆرە گونجاندنی خوێنەکان چۆنە؟ خۆی بەبێ فەحسەکان بەبێ ژووری خوێنەکەش ئێمە بۆ یەکەن چاندنی بۆ یەکەین یعنی بەبێ یعنی نەخۆش و ئەوەی بەخشەرەکەش ئەبێ هەردووکیان پشکنینی بۆ یەکەین ئەگەر مطابقە و یعنی مەناعەکەی باشە ئەنجا بۆ یەکەین. بەڵێ دکتۆرە ئەو کەسانی کە بۆ نمونە ئەبێ چاندنی گورچیلیان بۆ بکرێ لە پێشە و پاش چاندنەکە دەرمانەکانی یەکشتە یانەوەتە گۆڕانکاری بەسەرایە خۆی عادەتەن یەکشتە بەس ڕێژەکانی جیاوازە یعنی لە سەرەتای دەست پێکەم بە ڕێژێکی زۆرە وردە ئێمە دەرمانەکانی کەمکەن بەبێ فەحص و بەبێ مەناعەکەی و بەبێ ئیشکردنی گورچیلەکە لە پێش و لە پاشی ئەگۆڕێت یەکەم جار دەست پێکەن بە بەرزە ڕێژەکەی زۆر بەرزە دوایە وردە ڕێژەکەی کەمیکەن باشە. بینەرانی خۆشەویست ناوبڕێک وەرەگرینەوە گەڕێنەوە لاتان.
دووبارە سڵاو دکتۆرە پرسیارێکی تر ڕەفزکردنەوە یان با بڵێن قبول نەکردنی جسم بۆ گورچیلەی چانراو لە کەسی گەنجە زیاترە یان لە کەسی پیرە خۆی علاقە بە تەمەنی نییە زیاترش علاقە بە حاضرکردنی ینی فەحسەکانی کە پێش چاندینەکەی و مەناعی کە ئەو نەخۆشەکە زەرعی کردووە ئەوەی هەر تەسیرەکە جاران مەناعەکەی زۆرە ئەوە یەکسەر ڕەفزەکە بۆ گورچیلەکە یا علاقە بە دەرمانەکانی جۆری دەرمانەکانی لەبەر ئەوەیە ئەمە زوو متابعی گورچیلەکەی هەر لە سەرەتای ئەبێ هەفتانە نەخۆشکە بێ بچی بوو لە یەکەم مانگ ئەبێ هەفتە یەک جار ئەچی بوو دکتۆر بۆ فەحسی گورچیلەکانی هەرچی فەحسەکەی مەثەن بەرز بۆتەوە کێشەی هەبوو لە گورچیلەی ئێمە دەستکاری عیلاجەکەی بۆ ئەیکەین با ڕەفز ناکاتەوە یا ئەوە یەکەم مانگە دوای مانگی تر هەر مەثەن دوو هەفتە جارێکش وردەکەم مەکاتەوە حتا گاتەوە مەرحەلێکی مانگی جارێک یا دوو سێ مانگ جارێکش بەس ئەبێ بەردەوام متابعەکە لە مەدە الحیات واتە دکتۆرە ئەو ئەمە زانین دەرمانەکانی بۆ نمونە بۆ ئەو حاڵەتە قورسانە ستیرۆیدەکانیان زیاترش بڵێ ئەم ستیرۆیدانە وەکوەزانین کاریگەری درێژخایان لە سەرجەستی مرۆڤ نەکات دائەنە لە کەسی پیرە ئەمە کارەکاتە سەر ئەندامەکانی تری طبعا خۆی ئەندامەکانی ئەوان ئەوەی دەرمانەکانی تۆزێکی قورسە و لە سەرەتای بێڕێژێکی زۆرە بێ بیخواتەوە نەخۆشەکە و لە ڕۆژێکی دوو سێ جارش ئەبێ بیخواتەوە ئەوانە بەعزی کەسێکی مەثەن نەخۆشکە شەرت نییە بە پێر هەر گەنجێکیش لەوانێ شەکرە دروزەکە نەخۆشی دڵەکاتەوە قەڵە و کردنیش ئەوەی هەر زۆرە ینی مزعفاتەکەی زۆر مزعفاتی زۆرە واتە ئەو کەسانی کە پیرەیان شەکریان لەوە چه خۆی هەر نەخۆشی دڵیان هەیە ئەوانە هەر ئەبێ ینی ناڵێم بێ متابع بەردەوام پشکنینی بوو یەکەین ئەی لە کەسی گەنجە ئەوش هەر تەسیرەکە ینی هەر بەعزی نەخۆشکی گەنجە بەس طبعا خۆی بوو پێرەکەی تۆزێک تەسیرەکەی بەقوترە بەقوتر لە گەنجە طبعا ئەکید بە دەرمانەکانی ئەڵێم کارەکەی چێ دکتۆرە بەقوتر ئەبێ خۆی هەر بەتەمەنە یا عادەتەن ئەوانە شەکرە و زەخت و دڵیان هەیە یا نەخۆشیکێ گورچیلەکانی خۆی لە ئەوڵەکەی زۆر سیستە مەثەن بەعزی نەخۆش ئەوانە کە چاندنێکە پێش چاندنەکەی غەسلەکەن شۆردنی گورچیلە ئەوش هەر تەسیرەکە نەخۆشەکە بەهێزبوونەکەی زیاترشەکاتەوە لەبەر ئەوەیە دەرمانەکانی قورسە بوو ئەو کەسانە دکتۆرە پرسیارێکی تر جسمی کەسێکە گورچیلێ بۆ چانراوە هەنێک کات ئەم گورچیلێ قبول ناکات ئەم گورچیلە چانراوە بۆ نمونە تۆ لە خەسخانەیە بیستیت لە پڕ بێ ئەوەی هیچ مشکلێک لە کەسەکە بە پێ فەحسەکانی هیچ مشکلێکێ بێ کەسەکە ئەمرێ مانگێک دوو مانگ دوای چاندنی گورچیلە هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکانی ئەوەی زۆرە بەتایبەتی ئەوانە کە لە پڕ دوای عملیاتەکەی کەم جار ڕەفزەکەی ئەوە ڕەفزەکەی ئەڵێن ڕەفزێکی حاد هەیە کتوپەر ئەوە کە مەناعی نەخۆشەکە زۆرە ئەوە قبول گورچیلەکەی تازەکە قبول ناکاتەوە بەر ئەوەیە ڕەفزەکاتەوە باشە هۆکارەکانی تر مەثەن وەکو ئەوەی کە دەرمان بەکارهێنین بوو مەناعەوشتی ئەوانە مەناعەکەی دابەزیوە لەو حاڵەتە التهاباتێکی هەیە یعنی ئەوە خطورەی التهاباتێکی زۆر هەیە ئەوە زۆر گرنگە ئەو نقطەی زۆر گرنگە یعنی التهاباتێکی زۆرە یعنی بەعزە نەخۆش هەر بەردەوام التهابات و پێویستە بە دەرمانێکی زۆر بەقوەتە بوو عیلاجێکی التهابات دکتۆرە کاتە دابەزینی مەناعی زۆر طبعا مشکلەیە و بەرزبوونەوەی زۆریش هەر مشکلەیە ئەبێ هەر وەکو تەوازن ئەبێ هەر بەردەوام لەژێر چاودێریت دکتۆرە ئەو کەسانی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە چەند مانگ جارێک ئەبێ سەردانی دکتۆر بکەنەوە یان چەند لە سەرەتای بێ زوو ئەچی بۆ دکتۆر دوای ئەوە هەر مەثەن مانگی جارێک دوای دوو مانگ جارێک سێ مانگ جارێک دوای ئەوە ئەگەر وەزعەکەی باشە دوای مەثەن 5-6 ساڵش ئەتوانی 6 مانگ جارێک شەشوانی فەحسەکە دکتۆرە کەسانی کە چاندنی گورچیلیان بۆ کرێت ئەکرێ وەکو کەسێکی ئاسایی بژین یان ئەتوانن وەکو کەسێکی ئاسایی خواردن بخۆن خوێتیا بێ و خۆی چاندنی گورچیلە ئەمە بچیەکەین لەبەر نەخۆشەکە بە ژیانەکەی ئاسایی بێ باشە یعنی هەر گورچیلەکانی بە خۆی گورچیلەکانی لە ئەوڵەکە ئیش ناکەن بە گورچیلەکەی تازە بە ئیشەکە وەکو ئەوەی کاوانە گورچیلەکانی خۆی چاندنی گورچیلە نەخۆشەکە ئەچی بۆ ژیانێکی اعتیادیە یعنی ئەگەڕێتەوە ئاساییەکە اعتیادیە خواردنش ئاساییە تێکەڵکردن لەگەڵ خەڵک و شتیە بەس طبعا لە سەرەتای ئەوە جیاوازە ڕێنمایەکی هەیە ئەوە لە سەرنای بەس دوای ئەوە ئەتوانی خواردنەکانش ئاسایی بەس ناڵێم ئەو دەرمانەکانی تۆزی قورسە بەعزی نەخۆش
الشەکرە دروزە بێ و فلەبەر ئەوەیە پێیاڵم بە نەخۆشەکە تۆزێکی ڕێژەی شەکرا بێ ئاگای لەو بێ باشە بەهۆی دەرمانەکانی و خواردنەکانی بێ خواردنی پاک بێ لە ماڵەوە دروزە باشترە چونکە مەناعەکەی کەمە خطورەی التیهاباتێکی مەترسی التیهاباتێکی زۆر هەیە. بەڵێ دکتۆرە ئەو کەسانی کە چاندنی گورچیلیان بۆکرێت ئێستا باسمان کرد پێشتر ئەڵێت مەناعەکەیاندا ئەبەزێنرێت ئەم مەناعەت تا چەند مانگدا ئەبەزێنرێت؟ خۆی وردە بەبێ فەحسەکانی دوای ئێمە زیایکەنەوە هەمووی ناڵێم هەمووی هەفتە دوو هەفتە جارێک فەحسێکی مەناعە بۆ یەکەین وردە ڕێژەکەی ئەبێ بەرزە بێتەوە مادام گورچیلەکانی ئیشەکە و ڕەفزی نییە مەناعەکەی وردە زیادە بێتەوە یعنی بەپێی کەسەکە ئەگۆڕێت کەسەکە تەبانە گۆڕێتەوە. دکتۆرە بۆ نمونە خانمێکمان هەیە زاواجی کردووە پێویستی بە چاندنی گورچیلە هەیە گورچیلەکەی بۆ ئەچێنرێت دوای ئەوە ئەوێت مناڵی ببێ ئەم کەسە مشکلی بۆ دروست نابێ؟ حمل دوای چاندنی گورچیلە ئەبێ نەخۆشەکە ئەبێ ینی متابعە زیاترش لە نەخۆشەکانی اعتیادی باشە دوای طبعا ئێمە عادەتەن ڕێنمایەکانی یا دوای 1 بوو 2 ساڵ ئەبێ حملەکە یعنی یەکەم ساڵ نابێ حملە باشە طبعا بەمەرجێک پشکنینەکانی هەمویان باشە فەحسی خوێن و فەحسی میز ئەوانە هەمویان ئەبێ باشە طبیعیە اینجا بۆیکەین و دەرمانەکانی ئەبێ گۆرانکاری تیاابێ حتا حملەکاتەوە یعنی وەکو کە باسم کردووە دوای 1 بوو 2 ساڵ ئەتوانی 1 بۆ 2 ساڵ. دکتۆرە بۆ نمونە کەسێکە پلاندانێ بۆی دووگیان بێ حملی هەبێتە خانمەکان ئەبێت و چاندنی گورچیلەی بۆ کراوە ئەبێت چەندێک پێش ئەوە دەرمانەکانی بۆ بگۆڕدرێ واتە بۆ نمونەسە پرنیزۆڵۆن بەکارێنە زۆر کات ئەوە پرنیزۆڵۆنەکە ئەتوانن هەر بەردەوام بەکارین کێشەی بەسە ڕێژەکەی ئەبێ کەمەکاتەوە متابعە ناڵێم خۆی گرنگترین شتێک ئەوە ئەبێ ئیشکردنی گورچیلە چونکە ئەگەر مەثەن ئەوەی کە چاندراوە گورچیلەکانی مەثەن ڕێژێکی بەرزە یا ئیش ناکە بە مەزبوطی ئەوە من ئەش هەر نابێ من باشە فلەبەر ئەوەیە ئەبێ متابعە بۆ یەکەین و دەرمانەکانی ئەبێ دەستکاریەکەنەوە یا ئەگۆرین بەعزە دەرمانێکش نابێ کاتی حمل بە تایبەتی دەرمانێکی ئەوەی کە مەناعە و یا دەرمانی زەقتەکەش ئەبێ ئەگۆرین دوای پێش حملەکە 1 بوو 2 مانگش ئەتوانن. دکتۆرە و کەسانی کە حملیان هەیە زۆر کات کێشەی میزکردنیان بۆ دروست هەبێت یاوتە زۆر میزەکان یاوە تاکە میزەکانیان هەیە میزەڵانیە ئاوسە گورچیلێ ئاوسە و کەسانی کە گورچیلان بە چاندراوە ئەم مشکلانیان بۆ زیاتر بۆ دروست هەبێت لە کاتی حملە خۆی ئەگەر گورچیلەکەی ئاسا ینی ئیشکردنەکەی ئاسایی و طبیعیە هەر ینی ئەو کێشایان هەیە بەس حل دەکرێ بەس متابعە یانێ بێ متابعی بەردەوام طبعا ئەکید. دکتۆرە وتمان ئەو کەسانی کە پێویستە کات چاندنی گورچیلیان بۆ بکرێ هەتا وەکو چاندنەکەی بۆ ئەکرێت پێویستی بە چەند ڕێنماییەکە ئەو ڕێنماییانە چین بۆ ئەو کەسە؟ ئەو ڕێنماییە کە مەثەن ژووری شێوازی ژیانی نەخۆشەکە بێ پارێزی بۆ گورچیلەکانی بەردەوام فەحسەکەن خواردن ژووری خواردنەکانی دەرمانەکانی کۆنتترۆلکردنی فشاری خوێن و شەکرە و ئەو بەتابەتی ئەو کەسانە کە بەتەمەنن نەخۆشی دڵیان هەیە ئەوە بێ بپارێزن و بەردەوام متابعە لای دکتۆری خۆی. دکتۆرە سترس و لایەنی دەرونی کەسەکە زۆر دوو دڵە بێ قەلەقە بە لەسەر ئەمە هەنە کاتە بێتەوەی کە فشاری خوێنی بەرزە بێتەوە تۆ بۆ نمونە لە کاتێکە بۆ نمونە چەند مانگی پێش چاندنەکە بە کەسەکاڵەیە بێت شێوازی ژیانە ڕێککەیتەوە فشاری خوێنە ڕێک بێ بەڵام سیرەکە چەند ڕۆژێک پێشەوەی چاندنەکەی بۆ بکرێ بە بۆنی قەلەقی و ناڕەحەتی خۆیەوە فشاری خوێنی بەرزە بێتەوە یانەوە تا هەنە مشکلی تری بۆ دروستە بێت ئەمە چۆن ئەو حاڵەتە چارەتر نییە هەر ئەبێ ینی یەکەم جار ئێمە نەخۆشەکە پێش چاندنەکەی ئەبێ چی بۆ لەژنەی ینی هەر هەمووی فەحسە ئەنجام بۆ یەکی مەشکنی ئەبێ بچی بۆ لای دکتۆرێکی دڵ و دکتۆرێکی دەرونش بۆ دڵنیابوونی پێش چاندنەکەی و ئەگەر چاری ترنی ئەگەر هەر فشاری خوێنەکەی هەر بەرزە کۆنتترۆلی نییە ئەبێت دەرمان بەکاری بە دەرمان دکتۆرەواتە ئەو کەسانی کە چاندنی گورچیلیان بۆ ئەکرێ پێویستە کات دەرمانی دانی هادئکردنەوەیان با بڵێ هێمنکەرەوەی لایەنی دەرونی بەکاربێنن پێویست ناکات ئەگەر نەخۆشێک پێویستی کرد ئەگەر پێویستیت هەر ئەتوانی بەکاری بەڵام دکتۆرە ڕێگای هەر بەس ئەبێ وەکو بەڕێژ لە جێر چاودێری دکتۆری دکتۆرە بۆن منەوە کەسانی کە دەرمانی دەرونی بەکارهێنن کاتێک کە ئێوەستێنی ئەبێت بە چۆن بڵێ بە
بەپلە دای بەزێنیت ئەنی ناکرێت سەر بیبڕیت بۆ ئەو کەسانی کە چاندنی گورچیلە ئەکرێت ئەمە چۆن ئەکرێ؟ خۆی بعضی دەرمان زەرارەکە بۆ گورچیلە ئێمە هەر ئەبێ ڕێژەکەی دەستکاریەکەنەوە باشە بەبێ ئیشکردنی ڕێژەی ئیشکردنی گورچیلەکانی ئەوە ئەڵێم کە پێش چاندنەکەی بەبێ ئیشکردنی گورچیلە ئێمە دەرمانەکانی زۆربەی دەرمانەکان ئەبێ دەستکاریکەن ڕێژەکەی ئەبێ تایبەت بەبێ ڕێژەی ئیشکردنی گورچیلەکانی ئەو دوای چاندنەکەش هەر طبعاً ئەگەر گورچیلەکانی ئیشەکە و گورچیلەکەی ئەوە کە بەخشرا ئیشەکە و ئایبینە چاندنەکە ئەتوانین ئەو کاتە دەرمانەکانی هەر باسایی بخواتەوە هەر وردەوردە کەمەکاتەوە بەبێ پێویستە دکتۆرە ئەکرێت بۆ نمونە کێشە دروست بێ لە بینی گواستنەوەی گورچیلە بۆ نمونە لە ئافرەت بۆ پیاویان لە پیاو بۆ ئافرەت نا بەس کێشەی نابی ینی فەرقی ناکاتەوە بەس کێشەکە چییە مەثلەن ئێمە بوو ئەوەی بەخشارەکە باسی بەخشارەکەکەم ئەگەر ئافرەت پەخشەر ئەبێ دوای پەخشەرەکە ئەبێ دوای عملیاتەکەی خۆی بە یەک گورچیلەژی لەبەر ئەوەیە بۆ حاڵەتێکی مەثلەن طبعاً ئافرەت زیاتر لە پیاوان التهاباتێکی هەیە بەتایبەتی بەڕووی التهاباتی ژنان وشی اینجا کاتی حملکردن ئەوش هەر ئەبێ ئاگای لە گورچیلەکان یعنی پێویستە بە متابعە زیاترش لە پیاو بەس فەرقی نییە گورچیلەکان واتە ئەو کەسێک عفو ئێمە یعنی پێش عملیات بوو بەخشەرەکە فەحسێکی عام و کامل بۆ یەکەین فەحسێکی دقیقی بۆ یەکەین بزانم یعنی کێشەی هەیە بۆ گورچیلەکە ئەگەر کێشەیە هەر مەمنوعە یعنی هەر زەرع واتە ئەو کەسێک کە گورچیلەش ئەبەخشێ ئەبێ فەحسێکی یەکجار زۆر بکات بۆیە ئەکید بیتەوە لەوەی کە گورچیلەکەی کە ئەمێنێتەوە سەلامەت و تەندروستە تەسیر ناکە لەسەر ژیانی خۆی بەڵێ ئەوش دکتۆرە بە ڕێژەکەی چەند بێ ینی سەبن لە 100 زیاترش لە 100 زیاترش ئەبێ ینی هەرمە ئیشەکە ینی بەتەواتی بەتەواتی هەر یەک کێشەی هەیە زەرع یەک کێشەی بێت نابێت چەندینی دکتۆرە پرسیارێکی تر کەسێکە ئەوێ چاندنی گورچیلە بکات پاش فەحس و پاش هەموو شتێکە بۆی کراوە بەڕێزت ئاماژەت بۆ کرد کابێت چەند لیژنەیەک ببینێت ئەو لیژنانە چی و چین خۆی لژنێکی پێش چاندنی گورچیلە لە لژنەی قانونی و لژنەی طبی هەیە لژنەی قانونی بوو ئەوەی پەخشەرەکە بینی بازرگانی نابێت ئەو پرۆسسە ینی ئەو چاندنی گورچیلە بازرگانی نابێتەوە یعنی هەر بۆ دنیابوونی مەثلەن نەخۆشەکە پەخشەرەکە بە لەرەیە خوا هاتووە یا خزمی نەخۆشەکە خۆی هاتووە بەخشەری گورچیلەکاتەوە ینی لەرو پارە وشتی نابێ بازرگانی ناکات واتە لیژنەی قانونی ئەبێ ببینێت لیژنەی طبی هەیە بۆ پەخشەرەکەش بە دڵنیابوونی ئەوەی کە کێشەی نەبوو گورچیلەکانی هەر وەزعەکەی بەعام چونکە نەزەختی هەیە نەشەکرە هەیە نەخۆشی دڵی نییە و گورچیلەکانی لە 100 ئیشەکە کێشەی نییە ئەنج ئەو کاتە ئەتوانی پەخشەرەکاتەوە بۆ گورچیلە باشە هیوادارین هەموو لایەک دووربن لە هەموو ناخۆشیێک نەخۆشیێک دکتۆرە بگەڕێنەوە بۆ سەر شۆردنی گورچیلە باش ئەو پرۆسی شۆردنی گورچیلێ چۆن ئەنجام ئەدرێ ئێمە ئەڵێن سۆنداچێتە ناو جستێ ئەو مرۆڤ ئەو کەسەوە ئەو سۆندانە چین و چۆنن طبعاً خۆی پێش شۆردنی گورچیلە نەخۆش ئەبێ ئامادە بکرێت و حازرکردن بۆ غەسلەکەی لە حاڵەتێکی طبعاً دوو ڕێگەمان هەیە بۆ شۆردنی گورچیلە ئەوەی باسی شۆردنی گورچیلە لە ڕێگە خوێن باشە ئەو کاتە یا ئەبێ نەخۆشەکە ئامادە بکرێت پێش چەند مانگێک چەند هەفتەیەکی حازرکردنی ڕەبت لە بەرێگای عملیاتێکی ڕەبتی ئەکرێت لە بوری خوێنەکانیش بۆ حازرکردن بۆ ئەبسرێ لە جیهازەکەی واتە سۆندە ڕەبت ئەکرێت لە دەمارەکانی دوو دەمارەکانی هەر بە عملیات ڕەبت دەکەن حازرکردن بۆ واتە چەند مانگی پێش غەسلەکە عادەتەن خۆی 4 هەفتە بوو دوو مانگش ئەبێ حازرە بێ دوو دەمار ڕەبتەکرێت لە یەک بە عملیات بەڵێ لە حاڵاتێکی ئیمەرجەنسی و کتوپەر نەخۆشکی لە پەر وەزعەکەی تێک چووە پویستە بە غەسل لەو ئەوەش نەکراوە یان حازر نەبوو ئەو کاتە ئێمە سۆندەی غەسلی بۆ یەکەین کاتێتەر ئەو سۆندە لە بوری خوێنی سەرەکی گەورەیە یا لە ملی نەخۆشەکە عادەتەن سۆندەی غەسل دوو جۆرمان هەیە سۆندەی کاتی هەیە ئەو کاتە لە ملی نەخۆشەکە عادەتەن نەخۆشەکان لەوانەیە بینن هەر سۆندەی هەیە لە ملی نەخۆشەکە ئەوە کاتیە
نابێ ئەمنێتەوە بوو ماوەی مەثلەن 3 هەفت بۆ 3 هەفتە نابێت زیاترش ئەمنێتەوە چەند غەسلێکش هەیە و ئەوە بیگۆڕێ ئەوە بەس بۆ حاڵەتێکی ئیمەرجەنسی بۆ داینن سۆندێکی تر هەیە ئەو کەسانە کە ڕەبوت نایکەن یا دەمارەکانی زۆر باریکە بە کەڵکی ڕەبوت نایکەن ئەو کاتە ئێمە سۆندەی دائمی داینن لەسەر سنگی نەخۆش هەر ئەچێ بۆ بۆری خوێنەکەی سەرەکەی و ئەو کاتە ئیشەکە و سۆندەکەش دیار لەسەر سنگی دائەنرێت خۆی سۆندەکە لەسەر سنگی بەس خۆی لە ژێر پێست و ئەچی لە بوری خوێنەکەی بەڵێ ینی تۆ لە سەر سنگیەوە لە ژێر پێستی نەخۆشەکە ئەو کاتە التیهاباتەکەش کەمە بێتەوە وەکو ئەوەی سۆندەکەی نییە ئەوە باشترە ینی عملی زیاترش عملی بۆچی ئەوە ینی لەبەر التیهاباتەکەی زیاتر چونکە یەکسەر سۆندەکەی ئەچی لە ناو بوری خوێنەکە فالتیهاباتی ئەو سۆندەی دکتۆرە سۆندەی کە ئەمێنێتەوە ئەنی چەند مانگ ئەمێنێتەوە لە ناو جەستەیە ئەو دائمیەکە توانی هەر هەمیشە هەر هەمیشەیە ینی پێویست بە گۆڕین ناکات دوای فترێک حاڵاتێکی هەیە پێویستە بە گۆڕین وەکو التیهابات یا سۆندەکەی ئیش ناکە ینی خوێن نەخۆشەکە خەستە لەسەر سۆندەکەی ئەو کاتە سۆندەکەی بە باش ئیش ناکاتەوە ئەبێ پێویستە بە ئەو کاتە لەو حاڵەتە پێویستە بە گۆڕین ئەی دکتۆرە ئەوەی کە لە ڕێگەی سکۆدا ئەنرێ ئەویان چۆنە ئەوەی سۆندەکە هەر کاتیە ئەوە هەر لە کاتی شۆردنەکەی کە پویستەکە سۆندەکە داینن هەر ینی بەبەنجی مۆزعی طبعا ئەوە هەردووکیان بەبەنجی مۆزعی سۆندەی غەسلەکە شەر بەبەنجی مۆزعی سۆندەکە لە ناو سۆندێکی بچووک ئەچی بۆ سکی نەخۆشەکە پەردەی سکی نەخۆشەکە ئاوکەش ئەچی بۆ لەسکی هەر فلتەرە کاتەوە ئەگەڕێتەوە ئەی دکتۆرە ئەوەی کە لە ماڵەوە ئەنجام ئەدرێ ئەوش هەر لەوەی لە سکەوەیە ئەو کاتە ینی نەخۆش ئەبێ ڕاهێنراوی ترینینگە کاتەوە ڕاهێنراوە بێ وەکو بوو ئەوەی شۆردنی و چۆنی و ڕێژەکەی چەنە و کاتەکەی چۆنە لەو حاڵەتە ئەتوانێت بوو ماڵەوە غەسبەوە کاتەوە دکتۆر ئەوانی کە لە ماڵەوە ئەوانیش پێویست دەکات هەفتەی 3 بۆ 4 جار بیکەن یان زیاتر بەبێ نەخۆشەکە بەبێ ئەو ئەوەی هەر لەوانەی شەوانش هەر پێویستەکە ینی ئەو هەموو کات هەموو ڕۆژ پێویست دەکات طبعا ئەوە ڕۆژانە پێویست دەکات لە زیاتر لە جارێک ئەنجام بدرێت خۆی هەر عادەتەن ئەو شۆردنە کاتە بوو ئەو کەسانە کە مەثەرەن ناتوانێت چوو بۆ خەستەخانە هەفتەی 2-3 جارش ئەوە ئاسانترە هەر لە ماڵەوە مەثەلەن شەو ئەتوانی بۆ یەکاتەوە هەر مەثەلەن شەوانش هەر بەڕێژیەکی تایبەت و کاتێکی تایبەتێ بەبێ ڕێنمایی دکتۆر خۆی ئەتوانی بۆ یەکە و تەواو دکتۆرە ئەو ئاوا کە تۆڵی ئەکرێتە ناوسکی نەخۆشەکەەوە دەرمانێکی تایەوە بزانم وایە خۆی دەرمانی تای نییە خۆی بەڕێژیەکی ڕێژەکانی هەر خوێتیایەتی بەس ڕێژەکانیش تایبەتی هەیە ینی هەر گۆراوە ینی بەڵێ ئەوش ینی باڵێن قیاسی تایبەتی خۆی هەیە کە چەند ئەکرێتە ناو لەشی بەبێ وەزنی نەخۆش بەبێ کێشەی نەخۆش فەحسەکانی ئەو ئەگەر هاتوو ئەم نەخۆشەکە لە ماڵەوە ئەم غەسلە ئەنجامەیەت ئەم شۆردنە ئەنجامەیەت بە گورچیلەکانی گەر هاتوو ڕێژەکەی زیادیان کەم بەکارهێنا لەم دەرمانە لەم ئاوەکە چێ ناوجەستەوە مشکلی چی بۆ دروست ئەبێ ئەو کاتە ینی نیشانەکانی ئەوەی سسبوونی گورچیلە زیاترە بێ وەزعەکەی هیلاکە بێ طبعا ئەو شۆردنە بۆ هەمووی کەس نابێ ینی هەر ئەو کەسانە کە ینی تایبەتیان هەیە شتێک ینی هەردوو شۆردنی گورچیلە ئەنجامێکی هەیە ئەو مەثەلەن نەخۆشێکی باڵە بەس ئەوەی فشاری خوێنەکەی باشە یا ئەوەی کە باسی غەسلی خوێنەکە ئەەکەم مەثەلەن خوێنەکەی باشە سۆندەکەی حازرە ئامادە بکرێتەوە دڵی باشە ئەو کاتە ئەتوانی غەسلی خوێنەکە ئەوەی تر ئەوەی کە پرتۆنیەل ئەڵێن ئەوش هەر ئەتوانی مەثەلەن بەعزی نەخۆش التیهاباتی سکیە لە ناوسکێ ئەوە ناکرێتەوە یا مەثەلەن فەتقی هەیە عملیاتی کردووە لە ناوسکی ئەوش هەر نابێ ینی ئەوە ناکرێتەوە بۆ ئەو غەسلە ئەو کاتە ئەبێ چی بوو غەسلی شۆردنی گورچیلە ئەوەی کە لە خەستەخانە خوێنەکە دکتۆر کامیان ئاسانترە بۆ نەخۆش والله هەردووکیان خۆی هەر قورسە یعنی خۆی وەکو عملیاتە یعنی غەسلی گورچیلە و شۆردنی گورچیلە عملیاتە هەر لە ڕووی نەفسی و طبی و حازرکردن ئەو شەر یعنی قورسە بەس یعنی ئاسانکردن بەبێ نەخۆشەکە یعنی ئاسانەکەی بەبێ نەخۆشەکە یعنی مەثەلەن جاران نەخۆشکی ناڵێن پێویستە حەز ناکەیەکی بۆ خەستەخانە کە سوکاری نەخۆش مەجالی نییە کە سوکاری نەخۆشەکەش ناتوانێت لەگەڵا بێ لە ماڵەوە بەس نەخۆشێکی تر هەر ناتوانانی ئەو شەر ئەچی بوو بەڵاشە دکتۆرە کۆتا پرسیار ڕێنمایی چ سەبارەت بە خواردن بۆ کەسانی کە غەسلی گورچیلە و زەرعی گورچیلاکەن خواردن ئەبێ یەکەم طبعا بۆ هەمووی کەس ئەبێ خواردنێکی تەندەروست باشە خواردنی پاک بێ ئەوانە کە
سستبوونی گورچیلەیان هەیە ئەبێ خواردنێکی ڕێژەی خۆی نابێت زۆرت یابێ ئاوش لەمەنیش هەر ئەبێ کەمە بێتەوە بە قەدەری میزەکەی کاتی میزەکەی چەند میزەکاتەوە هەر بەبێ ئەو میزەکەی بەبێ میزەکەی باشە میوەکی بەعام میوە شەر ئەتوانی بەس نابێ زۆر بخواتەوە چونکە میوە ڕێژەی ئاوی زۆرە تێداوی باشە لەبەرەوەیە ئێمە پێڵین بە نەخۆشەکە لە ڕۆژێکی یەک جۆر یەک پارچێکی میوە ئەبێ بیخواتەوە نابێ زۆر بیخواتەوە دوای چاندنی گورچی لە نەخۆشیکەش فری ینی هەر ئەتوانی هەر مسموح هەموو شتێک ئەتوانی بیخواتەوە بەس طبعا ڕێنمایەکی هەیە مثلەن بۆ پاکردن ئاو بەعکسەوە ئەبێ ئاو دوای چاندنی گورچی لە ئەبێ ئاو زۆر بیخواتەوە نەخۆشەکەش میوەش بەعام هەر ئەتوانی بیخواتەوە بەس ئاگای لە شیرینی مثلەن شیرینی ئەو نەوعانە کە شەکرە دروزەکە ئەوە شیرینی تایەتی زۆرە چونکە دەرمانەکانی شەکرە دروزە بەڵێ لەبەرەوەی کە ئەو دەرمانەکانی چاندنی گورچیلە شەکرە بەرزەکەنەوە لەبەرەوەی کەسە خۆی لە شەکر بە دوور بگرێ بەڵام لە چاندنی گورچیلە بێ ڕێژی ئەو خواردنەوە زیاد بکرێ بەڵام لە غەسلی گورچیلە بەعکسەوە ئەبێ میوە کەم بخورێ لەبەرەوەی میوە ئاودارە ئاو زیاکات و ئەو خواردنەوەش کەم بێ پۆرتەقال ئەوانە ئاوی ڕێژەی ئاوی زۆر بێکەمی ئەی دکتۆر کاربۆهایدریت بۆ نمونە برنج و ئەوانە زیاتر ئاو هەڵەمژێ ینی هات چۆن بڵێ زیاتر تینوتەکە ئەوانە بۆ غەسلی گورچیلە باشن بەڕێژێکی کەم ئەتوانی بخۆڕێژێکی چونکە خۆی نابێ هەر بە تەواوەتی هەموو شتەکانی بێت نەخۆشکە ناخواتەوە دوای ئەوە مەناعەکەی دابەزیوە و تووشی التیهاباتەکاتەوە نابێ هەر بە تەواوەتی هەموو شتەکانی پارێزێکی بە قورساکاتەوە بەس ئەوان هەر ئەبێ بخواتەوە بەس بەڕێژێکی باشە هەر محدودە بەبێ وەزنی نەخۆشەکەش باشە بەڵێ واتە کاربۆهایدرێتەوە لەبەرەوەی ئەو هەڵەمژە کەسەکە حتا پرۆتینات حتا گۆشتی حیوان یعنی خۆی شتێکی بەعام نەخۆشکڵی گۆشتی حیوان مەخۆ ئەوانە کە غەسلەکەن بەس خۆی ئەو نابێ ئەو بە تەواوەتی نابێ بیخواتەوە هەر مەثلەن ئێمە پێڵێن بە نەخۆشکە مەثلەن لە هەفتەیەک دوو هەفتە جارێکش ئەتوانی پارچێکی هەر شتێکی ڕێژێکی کەم ئەبێ بیخواتەوە سنگ مریشک ماسیش گۆشتی حیوان بەس بە ڕێژێکی کەمە زۆر سپاس دکتۆرە تەهانی پسپۆر لە نەخۆشیەکانی گورچیلە و زەرع و غەسلی گورچیلە زۆر سپاسان بینەرانی تەندروستی دیمەن بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەمان هیوادارین هەر شاد بن.